شکۆفە فەرهاد لە کۆتاییدا بێدەنگی شکاند و هەموو نهێنیەکانی درکاند. دوای 3 ساڵ هۆکاری ئاشکراکردنی نهێنیەکان و پێشاندانی ژیانی تایبەتی خۆی بۆ خەڵک چی بوو؟ چۆن باسی هاوسەری ڕابردوو باوکی ناڵی دەکات؟ هاوسەری ڕابردووی شکۆفە گیانەتی لێ کردبوو، دووبارە هاوسەرگیری کردوتەوە، چی بەژنەکەی دەڵێتن؟ ئەو بە تاوانباری سەرچی دەزانێ کە جیا بۆ تۆ لە هاوسەرەکەی؟ ئایا شکۆفە فەرهاد دووبارە هاوسەرگیری دەکاتەوە؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەیت، لایک و کۆمنت و شێرت بین نەچێ، وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینێ. وەرەوە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی. وەروەها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت. شکۆفە فەرهاد خانمی دیاری سۆشیال میدیای کوردی، هەم مێکاب ئارتیست هەم بزنس وومەن، لە پاڵ ئەوەشدا خاتونێکی جوان و شۆخ و شەنگە. تاوکو ئێستا چەندین کاری جیاوازی کردووە. شکۆفە فەرهاد لە 18 سێی ساڵی 1991 لە شاری هەولێر لەدایک بووە. هەر لە تەمەنی منداڵیەوە ڕوو لە وڵاتانی ئەوروپی دەکەن و لە وڵاتی ئەڵمانیا نیشتەجێ دەبن. تاوکو ئێستاکەش لە وڵاتە نیشتەجێیە. شکۆفە فەرهاد دوای ئەوەی هاوسەرەکەی جیابەوە چەندی نهێنی ناڕاستۆ خۆی درکان، بەڵام لە کۆتاییدا ئەوەی بوون بەڕێ هینا سەر بەڕێ. بۆچی؟ لەبەرچی هۆکار چی بوو لە هاوسەرەکەی جابەوە؟ هەموو ئەو پرسیارانەی بۆ خەڵک ئاشکرا کرد و وەڵامی دانەوە. نزیکەی 3 ساڵ بوو هیچ ڕاستیەکی ئاشکرا نەکرد، بەڵام لە کۆتاییدا بە چەند پۆستێکی لە لاپەڕەی فەرمی ئینستاگرامی خۆی ئاشکرا کرد و ڕاست و دروستی بابەتەکەی ئاشکرا کرد. وەروە لە پۆستەکەی ئەوە دەڵێتن بێدەنگی ئەشکێنم، من وەکو هەموو ئافرەتێکی کورد خەونم هەبوو، حەزم دەکرد ببم بەدایک، ماڵی خۆمم هەبێ، گەیشتمە ماڵی خۆم، بووم بەدایک، خۆشحاڵ بووم، کێشەشم نەبوو وەک هەموو خەڵک، کێشەی بچووک بچووک هەبوو وەک ماڵی هەموو کەسێک، بەڵام بێویست ناکات بچمە ناو وردەکاریەکانەوە، بەڵام خانمێکی تر هاتە ناو ژیانمانەوە و ئافرەتێکی تر لەگەڵ باوکی ناڵی عاشقی یەکتر بوون، بەبێ ئەوەی من ئاگادار بم. کاتێک ئەوم زانی دەست بەرداری بووم و دەستم هەڵگرت و ئەوەندە تانیم دەست هەڵگرم لە هەموو شتێک گەڕامەوە ماڵی باوکم بەسەر بەرزانە لەگەڵ ناڵی کوڕم دەژیم وەک گوڵی بەخێوی دەکەم. خۆشتان دەزانن هەتا ئەو دەقەی من هیچ باسی ئەو بابەتەم نەکردیا، هەزاران بوختانیان بۆ کردیمە، هەموو شتێ دەدەمە دەست خوای گەورە و زۆرجار من هەوڵم داوە کە لەگەڵدا پیر و باپیری ناڵی قسەم کردیە و کە کەسانێکی زۆر باشن، تا ئێستاش هیچ گلەیەکم لەواندا نییە کە دەکاتە خەس و خەزووری. تا ئەو دەقێش ڕێزی منیان گرتیە و دیارە کێشەکە لە دەسەڵاتی داوک و باوکی هاوسەرک ڕابردووەکەم دانیە و من هیچ پەیوەندیەکم لەگەڵ هاوسەری کۆنم واتە باوکی ناڵی پەیوەندیم پێوە نییە و هیچ ئاگاشم لێ نییە. و پەیامێکیش بۆ ئەو خاتونە هەیە کە گوایە خیانەتی لە شکۆفە کردووە و چۆتە جێگە ئەو شووی بە هاوسەری ڕابردووی شکۆفە کردووە و شکۆفە ئەوە بۆ خاتونە دەڵێتن. دەمەوێ لێرەوە بەڕەوەزی بڵێم خانم گیان، تۆ ئەوە دەویست مێردەکەم بۆ پیرۆز بێ، چیتر دەوێ لە من و کوڕەکەم ببوورە ناتوانم کوڕەکەمت بدەمێ، ئەگەر خۆمت دەوێ ناتوانم زەواجت لەگەڵ بکەم، من باوکی ناڵیم نیم بە ئاسانی عاشقت بم و زەواجت لەگەڵ کەم و من شکۆڤەم، کەسێکی ترم لە ژیانی ئێوە زۆر بە ئاسانی هاتمە دەرەوە، ماڵەکەمم بۆ چۆڵ کردی، ژیانی هەموو شتێکم بۆ تەخت کردی، من باوکی ناڵیم پێشکەش کردی، خۆ و جەستەی پیرۆزت بێ، جێشم پێ نەوتی، نازانم چیترت دەوێ لە من دادەگیان، تاوکو ئێستا من هیچ قسەیەکم پێ نەوتی. هەرچی تۆیە لە ناو کۆمنتەکان دەتەوێ ئیهانەی من بکەی، من بەو شتانە ئیهانە دەکرێم نەچیش بەس کە هێندا لە ناو کۆمنتەکانی من دادا لە ئینستاگرامی من
داخەریکی ژیانی منی مراقەبەی من دەکەی خەریک بە خۆشبەختی خۆت بە و مێردەکەی من با بۆ تۆ بێتن ئەوەندە خەریکی ژیانی منی هەوڵدا مێردەکەت خۆشبەخت بکە و دڵی خۆش بکە ئەگەر خەڵک هەر شتێک بڵێ من نۆمەی ناگرم چونکە خەڵک نازانێ چی ڕوویدایە من نۆمەی خەڵک ناکەم بەس خۆ باوکی ناڵی دەزانێ من کێم و من دایکی ناڵیم نازانم چۆن ڕێگا بەوە دەدات کە کە سوکایەتی بەدایکی ناڵی بکرێت من هیچ شتێکم نەگوتیا لەبەر خاتری ناڵی هیوادارم بە خۆشی بژین وە دووریش لە من ئەوە نامەی خاتوشکۆوە بوو وا دیارە خاتونێک مناویڕەوە ساتۆتە نێوان پەیوەندی ئەم ژن و مێردەوە و باوکی ناڵی بۆ خۆی ڕاکێشا و عاشقی بووە و هەوڵی داوە لە شکۆڤە فەرهاد جیا بێتەوە دواتریش خۆی هاوسەرگیری پێکردووە وا دیارە لەم جۆرە ئافرەتانە لەناو کۆمەڵگای کوردیدا بوونەتە قوربانی هەر ئافرەتە وا لە ئافرەت دەکا ماڵیان لێ تێک بچێتن و وا مێردەکەی زەوت دەکەن و هیوادارین ئەو دیاردێ لەناو ئافرەتان نەمێنێتن دڵیان نەچێتە سەر پیاوێک کە هاوسەرێکی تری هەیە ماڵ و حاڵی هیچ ئافرەتێک تێک نەدان بەڵام هەر ئەو ئافرەتە مافی ئافرەت نازانێ اینجا گلەیش لە پیاوان دەکەن بۆچی پیاوان مافی ئێمە دەخۆن سەرەتاوا پێویستە ئافرەتەکان خۆیان مافی یەکتری بپارێزن دواتر گلەی ئەوە لە پیاوان بکەن کە مافیان بزانن لەسەر هەموو پیاوێک پێویستە مافی ئافرەت بداتن بەڵام سەرەتا پێویستە ئافرەتان لە نێوان خۆیان هاوڵی یەکتری بن و یارمەتی یەکتری بدەن و ڕێگان نەدەن هیچ کامێکیان ڕقیان لە یەکتری بێتن بۆ شکۆفە هەموو کاتێک بازەوە دەکاتن من هیچ کاتێک لە پیاوان ناترسم لەبەرەوەی یاخود داوای کار دەکەن یاخود شتی تر ئەو زۆر بەڕوونی دیارە بەڵام هەموو کاتێک من لە ئافرەتان دەترسم بەڵام ئێمەش دەڵێن ناحەقی نییە لە ئافرەتان بترسێ لەبەرەوەی هەر ئافرەت ماڵی ئەو خاتونەی تێکداوە و لە ئێستادا لەگەڵ کوڕەکەی لە دووری باوکی ناڵی بەخێو دەکا بەتەنیا هیوادارین هەموو لایەک بەدڵخۆشی و سەرفرازی بژین ئایا تۆ چیت بۆ ئافرەتانە هەیە کە ماڵی ئافرەتی تر تێک دەدان بۆ ماڵە کۆمنت بنووسە زۆر سپاس بۆ سەرکردنیتەوە ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەساتێکی تری بە ناوبانگی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆ ماڵە کۆمنت بنووسن واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگ گۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێ بکەی ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا